ئەم کتێبە بزانین تا چەند ئەتوانێت بە شێوازێکی باش لە ڕووی تیۆری لە ڕووی پراکتیشیەوە سوودی هەبێ بۆ منداڵ سوودی هەبێ بۆی کە بتوانێت پەروەردەیەکی باشتری بکە. من با زۆر لەسەری نەڕوم لە بڕی میوانەکەمان لێرە وەستاوە. ئەمیش مامۆستا مەحموود باجەلانە نووسەری کتێبی ڕەهەندە نوێیەکانی ئەدەبی مناڵان. فەرموو مامۆستای جان. بەخێر بێ مامۆستا، بەیانی باش، زۆر بەخێر بێت. بەیانی باش مامۆستا، زۆر زۆر بەخێر بێت. زۆر زۆر بەخێر بێ مامۆستا، سپاسانەکەین دەستخۆش. بەخێر بێ زۆر سپاسانەکەین. هەر جارێک جەناب بدی بۆ لامان بە بەرهەمێکی تازەوەی بۆ ئێمە دەستخۆشی لێکەین. ئێوەش خۆشبەختانە هەمیشە یەکەم کەسن کە بەرهەمە تازەکانی ئێمە خەنە ڕوو. یاخوا دەستان خۆش بێت. زۆر سپاسانەکەین. و بەڕاستی ئێمە پێویستمان بە کەسانی ئازیزە سپۆری پەروەردەیە کە بتوانێت زیاتر خزمەتی بواری پەروەردە و فێرکردن کات. مامۆستا ڕەهەندە نوێیەکانی ئەدەبی مناڵان لە تیۆریۆ بۆ پراکتیک ئێمە هەمیشە وتمانە با تەلەبە دانەنیشێت و سێری دەمی مامۆستا بکات. بەڵێ ئیتر ئەم شێوازە کلاسیکە بگۆڕین. ئەم کتێبە تا چەند هەنگاوێکە بۆی کە ئەو شێوازە کلاسیکە بگۆڕین. دەستان خۆش بێ. ئێمە زۆر سپاسانەکەین بۆ خەمخۆریتان بۆ پەروەردە بۆ ئەدەبی مناڵ. چونکە مناڵ هەمیشە وتومانە کە سەرچاوەی بنیاتنانی ئایندەیە. ئەدەبیش وەکو بابەتێکی زۆر گرنگ بە تایبەتی ئەدەبی مناڵان ڕۆڵێکی گرنگی هەیە لە ئاراستەکردن و پێگەیاندنی مناڵاندا لەبەر ئەوەی کە ئەدەب جیاواز لە شێوازە کللتوریەکانی تر با بڵین ڕاستەوخۆ ناچێتە ناو مناڵە بەڵکو کاری لەگەڵاکە کارلێکی لەگەڵا دەکا. ئێمە لە ڕوانگەی با بڵین دڵسۆزیمانەوە بۆ پێگەیاندنی مناڵ بە گوێرەی ئەو ئاراستە نوێیانەی کە ئێستا لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بنیادنان و گەشەکردنەوە بۆ مناڵان هەیە ویستمانە کە ئاراستێکی نوێ لە ئەدەبی مناڵانە بهێنینەکایەوە کە ئەدەبی مناڵان بە بەراوردی ئێستا لەگەڵ ڕابردوو تەنها لایەنێکی ئامۆژگاریکردن و ئاراستەکردنێکی ڕاستەوخۆ بووە یاخود تەنها ئاراستەکردنیەک بۆ لە ڕوانگەی گەورەکانەوە بۆ مناڵان لە ڕوانگەی ئەو بۆ چۆنانووی کە گەورەکان هەیەە ویستویانە بە مناڵەکانی بگەن. بەڵام لێرە ئێمە هەوڵ ئەین کە ئەم جۆرە ئەدەبە لە لایەنی تیۆریۆ بچێتە لایەنی پراکتیکی واتر لایەنی تەنها نووسینەوە بچێتە لایەنێکی کردداریەوە کە کارلێکی ڕاستە و خۆی لە بیرکردنەوە و لە ئاراستەکردن و لە گەشەکردنی بیرکردنەوەی مناڵە هەبێ. بۆیە ئێمە پێشنیارێکمان کرد بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێی ئازیز بەشی ئەدەب و هونەر لە بەسەرپەرشتی بەڕێز خات و کەژاڵ ئێمە پێشنیارەکەمان کرد کە هەفتانە ستونێکی تایبەتیمان هەبێ قسە بکەین لەسەر ئەدەبی مناڵ. ئەدەبی مناڵ بەراوردی ئێستا لەگەڵ ڕابردووە. ئەدەبی مناڵی کوردی لەگەڵ ئەدەبی مناڵانی جیهانە. ئەدەبی مناڵان بڵین هەوڵ بین تیۆرە کۆمەڵایەتی و پەروەردەی و بابەتەکانی تر بەکار بهێنین لە ئەدەبی مناڵانە. ئێمە توانیمان بۆ ماوەی ساڵێک تقریبان 84 ستون لە کوردستانی نوێ تایبەت بە ئەدەبی مناڵان بڵاو بکەینەوە. سەرڕای ئەوەش لە کۆمەڵێ با بڵین دۆسی تایبەتە قسەمان کردبوو لەسەر کە دۆسیە 4 لاپەڕی ڕۆژنامەکەیە لەسەر هەندێک بابەتی مناڵان ئەو بابەتانە لەگەڵ چەند توێژینەوەیکی ترمان کە لە کۆڕ و کۆڕبەندەکانە دەربارەی ئەدەبی مناڵ پێشکەشمان کردبوو لەم کتێبەیە کۆمان کردەوە و ئیشەڵا دەچێتە بەردەم خوێنەران نووسەران پەروەردەکاران دایکان و باوکان بۆ ئومێدەی بتوانین ئاڕاستەیەکی نوێ لە ئەدەبی مناڵانە دروست بکەین بۆ ئێستا بۆ ئایندە. دەستان خۆش بجا بە ڕێزت باست کردووە لەو بابەتانی کە جیا کراوەتەوە لە کتێبەکە بۆ نمونە ئەدەبی مناڵان بەرەو ئاسۆیەکی نوێ. ئەم ئاسۆ نوێ بۆ نمونە تایبەتمەندی چیەکە لە ئەدەبی ئێمەشە ئەبێ ڕنگ بداتەوە یان کاری زیاتری لەسەر بکرێت؟ پرسیارێکی زۆر لۆژیکیە بەڕاستی لەبەرەوەی کە ئەدەبی مناڵ جیاواز لە ئەدەبی گەوران کە دەکرێت با بڵین پێوەرەکانی تایبەت بن بەڵام ئەدەبی مناڵان لەبەر ئەوەی مناڵ بە گوێرەی قۆناغەکانی زەمن بە گوێرەی مێژوو بە گوێرەی هاتنەکایەوە ئەو تیۆرە پەروەردەی و زانستی و دەرونی و کۆمەڵایەتیانی کە دەربارەی گەشەی ئادەمی زادێت ناکری ئێمە ئەدەبێکمان هەبێ ئەدەبی 10 ساڵ لەمەوبەر بێ 20 ساڵ 30 ساڵ لەمەوبەر بێ واتە ئەوێت لەکە ڕۆژ و سەردەما بڕوە بگۆنجێ ئەبێ ئەوەی کە گرنگە لێرە بیرکردنەوەی نووسەرەکانمانە ئاڕاستەی تێفکرینی نووسەرەکانمانە بۆ ئەدەبی مناڵ پێش ئەوەی کە ئێمە هەوڵ بین با بڵین گۆڕانکاری لە مناڵەکە دروستکەین چونکە ئەوەی بەرهەمەکە ئەخاتە ڕوو خودی نووسەرەکانن. ئێمە ئەگەر من نووسەرێک بووم 20 ساڵەمەوە بەر بۆ ئەدەبی مناڵ نووسی بێتم ئەبێ هەموو ساڵێک هەموو 6 مانگجارێ ئەبدەیتی نووسینەکانی خۆم بکەمەوە ئایا ئەم نووسێنەی ئەمڕۆ ئەینووسم بۆ مناڵێکی ئەم سەردەمێت چونکە بە گوێرەی پۆڵێن بەندی قۆناغەکان ئێمە ئێستا نەوەی
ئەلفاشمان تێپەڕان لە 2005ەوە ئێمە نەوەیەکی 2025ەوە نەوەیەکی نوێنەوەی بێتای پێوتری ئەم نەوەی بێتایە لە دایکبوونەوە لە ناو زیرەکی دەستکرد و تەکنەلۆجیا و ئامێر ئەلکترۆنیەکان و دنیایەکی زۆر کراوەدان کەواتە ئەم ئەدەبەی کە من ئەمڕۆ شیعرێک ئەنووسم بۆ مناڵێک کە ئەمڕۆ لە دایک دەبێ بیر لەوە بکەمەوە ئەم نووسینێ من چیرۆکەی من شیعرە من بەلای کەمەوە 14 ساڵی تر بتوانێت کاریگەری لەسەر ئەم مناڵە هەبێ لەگەڵ مناڵی ئەمڕۆیە بدوێم بە عەقڵی مناڵێکی ئەمڕۆ بدوێم کە دەتوانێت توانستی بیرکردنەوەکانی توانستی تێگەیشتنەکانی توانستی ئەو کەرستانی لە بەردەستیەتی ڕەنگە لە من زۆر زیاتر بێت ڕەنگە من پێی نەگەیشتمە ئەو پێی گەیشتووە کەواتە مەبەستمان لە ئاسۆیەکی نوێ ئەدەبی مناڵ ئەبێ هەمیشە خۆی نۆژان بکاتەوە ئێمە ئەگەر توێژینەوەیەکشمان لەسەر ئەدەبێ کردبێ شاعیرێک کردبێ نووسەرێک کردبێ 20 ساڵ 30 ساڵ لەمەوە بەرنووسیوێتی مەبەستمان ئەوە بووە ئەو شاعری لە سەردەمی خۆی ئەمەی نووسیوە بەڵام ناکرێ من ئەمڕۆ بێمە ناو دنیای ئەدەبی مناڵانەوە شیعر بنووسم چیرۆک بنووسم بەڵام هەوڵ بدەم تەقلیدی ئەو شاعیرە بکەم و کە 30 ساڵ لەمەوە بەرنووسیوێتی ستایلی ئەو بەکاربێنم وشەکانی ئەو بەکاربێنم چونکە بەڕاستی وشە و فەرهەنگی مرۆڤەکان ئەگۆڕێن مناڵێکی ئەمڕۆ چەندین وشەی تری لە بەردەسایەکە ڕەنگە بەلای ئێمەی گەورە بڵێن ئەمە ئەستەمە بەڵام بۆ مناڵەکە ئەستەم نییە لە بەروێ مناڵ ڕاستە ئێستا تەنها تابلێتێک دەکاتەوە بەڵام کە ئەچێتە ناو دنیایەکی زۆر فراوانی مەجازی ئەبینێ دەتوانێت هەنگاوی زۆر بنێ دەتوانێت دەستی بە زۆر شتی تر بگا کە پێویستە ئێمە ئەمانش بهێناو ئەدەبی مناڵەوە و بابەتێکی تر بەڕاستی ئەدەبی مناڵ ئەبێ لە ئەدەبێکی ئەبستراکتەوە تێپەڕێتە سەر ئەدەبێکی کارلێکار واتە تەفاعولی بێ ئێوەی بەڕێز ئەزانن کە ئێستا ئێمە بەهۆی دنیای تەکنەلۆژیاوە تەنها بە نووسین ناتوانین پیامەکانمان بگەێنی ئەگەر ئەم نووسینە نەکەین بە وێنەی جوڵاو نەکەین بە جۆری چیرۆک نەکەین بە تێکەڵ بە جیهانی تەکنەلۆژیایی نەکەین و میدیا بە شێوازێکی باش بەکار نەهێنین ئەم ئامێرانە بە شێوازێکی باش بەکار نەهێنین لە برەودان بە ئەدەبی مناڵە بەکار لێ خستنی ئەدەبی مناڵە بەوەی کە کارێکی لەگەڵ مناڵە هەبێ من ناتوانێت ئەدەبەکە وەکو جاران تەنها دەقێکی شعری بنووسین و مناڵە بەری بکە مەبەستمان لەو ئاسۆی ئەوەیە کە هەنگاو بە هەنگاو ئێمە بەرەو دنیابینێکی نوێ بڕۆین لە ئەدەبی مناڵانە باشە کەواتە لەم کتێبەی جەناب تا کاریگەری ئەوەی کە چۆنم ئەدەبە ئێمە دوو دەستەواژەمانێڵێن پەروەردە فێرکردن بەڵێ باشە ینی تۆ پەروەردەیەکی تەندروستی بکە ئیتر ئەم پەروەردەیە لە خێرزان و سیستەمی پەروەردەیە ئەبێ هەماهەنگچیەکە بێ کە زۆر جار باسمان کردووە لەم کتێبەیە تۆ باست کردووە کە ئەبێ لە باخچەوە دەست پێ بکەین بەڵێ گرنگی چیرۆک بۆ منداڵ گرنگی فێرکردنی مناڵ بە خوێندنەوە کەلتوری خوێندنەوە لای مناڵ فێرکەی یعنی تۆم لە هەرزەکاریان ناتوانانی تۆم کتێبە بێتە دەست یەگەر پێشتر پایەکە دارە نابێ تا چەند بە بابەتێکی زۆر گرنگەوە تێڕوانینە هەبوو لەم کتێبەیە بۆی کە ئێمە ئەگەر دایک و باوکە ئەگەر مامۆستای بەڕێزە ئەگەر سیستەمی پەروەردەیە ئەبێ ئێمە لە سەرەتاوە دەست پێ بکەین ئەگەر لە سەرەتاوە مناڵەکە ئاشنانەکەم بە چیرۆک و بە ڕسم و بەوێنە و بە کتێب ئەی من چۆن لە هەرزەکاریا فێری خوێن زۆر ڕاست ئەمە تا چەند گرنگی پێوە خاڵی کارمان لەسەر زۆر لایەن کردووە بەڕاستی لە هەر ستونێکە کە قسەمان کردبێ هەڵمان ناوە شتێکی نوێ کە ڕەنگە باز نەکرابێ یا کەم باسکرابێ یاخود بەکار نەهێنرابێ بهێنینە ناو ئەوەی کە بیخینە بواری گفتوگۆکردنەوە ئێمە ئەوەی ویستومانە لەم کتێبە بەڕاستی پرسیار بوو ڕژێنی سەرنج دروستکەین لای نووسەرانە هێندە ڕەنگە هەوڵمان نیابێ وەڵامی پرسیارەکان بینەوە چکار وەڵامدانەوە ئاسانە بەڵام دروستکردنی پرسیار لای نووسەرێکدا کە بۆ مناڵ ئەنووسێ وای لێ دەکات کە بیر لەکە ئەمڕۆ چی بنووسم سبەینێت چی بنووسم چی لە ناوڕۆکی ئەم دێڕە شیعرەیە ئەم چیرۆکێت چی بوو ڕژێنم بەردەوام نوێگەری هەبێت بۆیە کارمان لەسەر ئەوە کردووە ئەو بابەتی کە مناڵ لە 1 ساڵانە و تا 5 ساڵان چۆن کاری لەسەر بکەین بۆ ئەوەی کە بتوانین بنەمایەکی ئامادەسازی دروست بکەین کە ئەم مناڵە وەرگریەکی باش بێت بۆ ئەو دەقانەی کە لە دواتیدا لە قۆناغی قوتابخانە و لە قۆناغەکانی تری تەمەنا وەری دەگرێت بۆیە بە گرنگ مازانیوە بەڕاستی لە قۆناغی باخچەوە بەو شێوازی کە ئەگونجێت لەگەڵ مناڵێکی 4 ساڵ 5 ساڵانە ئێمە چۆن ئەم ئەدەبە بەکاربێنین چ جۆرە دەقێک بەکاربێنین چ جۆرە کارلێکێک بکەین و چۆن بچینە ناو ئەو بابەتانەوە کە ئێمە وا بکەین مناڵ کارلێکی لەگەڵ بابەتە ئەدەبیەکانە هەبێ بۆیە یەکێک لەو بابەتانی کە سەرنجمان خستوەتە سەر و سەرنجمای نووسەرانمان بۆ ڕاکێشاوە ئەوەیە کە ئێمە ئەدەبی مناڵ لە لەدایکبوونەوە دەست پێ دەکا بەڵام هەریکە بە قۆناغی خۆی بەو شێوازەی کە ئێمە بتوانین کارێک لەگەڵ مناڵەکەیان بکەین. مامۆستا مەحموود ئێوە لە ئەم کتێبەیە بە تایبەت تیشکتان خستۆتە سەر ئەوەی کە لە ڕێگەی چیرۆکەوە منداڵ بتوانێت بەشێک لە کێشەکانی چارەسەر بکرێت هەر ئەسڵ نەمە لە
بە دووەدا چوونە زانستیەکانش ئەمە سەلمێنراوە زۆرجار لە ڕووی پەروەردەیی تۆ توانی بە چیرۆک هەندێک ڕفتاری مناڵەکەت ڕێک بکەیتەوە. چۆن ئەبێ هەنگاو بنرێت بۆ ئەوەی کە ئەم ئامانجە بەدی بهێنرێت؟ ئایا بۆ نمونە نووسەرانی ئێمە ئەبێت خولی پەروەردەیی ببینن، خولێکی دەروونناسی ببینن، چۆنە؟ بێگومان زۆر گرنگە نووسری بواری ئەدەبی مناڵان بێجگە لەوەی نووسەر بێت واتە دەزانێت شیعر بنووسێت، چیرۆک بنووسێ، شارەزایەکی زۆر فراوانی لە ئەدەب لە پەروەردەیە هەبێت، لە تیۆرەکانی گەشەدا هەبێت، لە بواری کۆمەڵایەتیە هەبێت، لە حتا لە بواری بایۆلۆجی و گەشەی جەستەیی مناڵە هەبێت. لەبەرەوەی نووسەرێک ئەگەر بێت و درک بە ئەم جۆرە کارامەیانە نەکات ڕەنگە نەتوانێت لەناو چیرۆکەکانە چۆن بەکاری بێنێ. ئێمە بابەتێکمانەیە پێوترێت کارامەیە کۆمەڵایەتیەکان یاخود ئەو جۆرە گرفت و کێشانی کە مناڵێک دووچاری دەبێت. ئایا ئێمە دقیق بخەینە بەردەست مناڵ داقەکە من هەموو شتێکم حاضر کرد بێت و مناڵەکە تەنها بخوێنێتەوە دروستە، یاخود کێشەیەک لە ناو چیرۆکێکا دروستکەم لە ئۆپەرێتێکە لە شانۆگەریکی مناڵانە کە مناڵەکە لە ناو کارلێکردن لەگەڵ چیرۆکەکەیە بتوانێت کێشەکە بدۆزیێت و چارەسەریشی بکە. کەواتە چیرۆکی بواری مناڵان نابێت دقی ڕاستەخۆ بخاتە بەردەست مناڵان، واتە من هەموو شتێکم بە حازریدا نابێت ئەو بخوێنێتەوە وەرگریەک بێت، وەرگریەکی مجەڕەد بێت. ئەبێ خەیاڵی مناڵ بوو ڕژێنەوە لە ناو ئەم چیرۆکەی مناڵ یاری بک بیر بکاتەوە سەرنج بە. لێرە پێم خۆشە ئاماژە بە یەک چیرۆکی خاتوو گەلاوێژ بم کە چیرۆکەکانی دەربارەی مێرد مناڵان هەمووی بەم جۆرە ستایلە نووسیوە. چیرۆکێکی هەیە بە ناوی لولو پشیلەیەکە لە کۆڵانێکە هەندێک مناڵ ئازاری ئەدەن، زیانی پێگەێنن، خوشک و برایەک بەوێتی ئەپڕن ئەم پشیلەیە هەڵەگرنەوە. ئەم پشیلە هەڵەگرن لە ماڵەوە خزمەتی ئەەکەن و چارەسەری دەکەن و خزمێکیان پزیشکی ئاژەڵانە چارەسەری دەکەن و ئەم پشیلە هۆگری ئەم دوو مناڵە دەبێت. ئەبێ بە میوانێکی خێزانەکە لەگەڵ یانەتیەکەڵە بێ ئەم جۆرە ڕەفتاری دوو مناڵەوە ئەکا کە ئەو مناڵانی ئازاری پشیلەکەیان ناوە بێن سەرنجی ئەم دوو مناڵە ببن بە گروپێک ئەوانیش پەشیمان بن و لەو کورداریکە کردویانە و خزمەت بە گیاندەران بکەن بە یەکۆ گروپێک دروستکەن ئەم گروپە خزمەت بە ژینگە بکەن و بە گیاندەران بکەن. لەناو ئەم چیرۆکێت چ پەیامێکی کۆمەڵایەتی و کاکاری گرنگەیە بەبێ ئەوەی ئاماژەی بە کۆمەڵێشتی سلبیدا بێ بەبێ ئەوەی ئاڕاستی کردبێ لەناو خودی چیرۆکەکەیە مناڵ سەرنجێکی لا دروست دەبێت کە زیان گەیاندن بە گیانداران خراپە و ئێمە دەتوانین لە جیاتی و بە یەک کەس گروپێک دروستکەین. ئەم لێرە فێری کاری بە گروپ بێ، فێری ڕاوێژە بێ، فێری گفتوگۆ ئەبێ، چەند پەیامی کۆمەڵایەتی و کارلێک و کردداری گەیانووە بەبێ ئەوەی یەک گوشەی سلبی بەکار بێنێ بەبێ ئەوەی مناڵیش دەرباز کە لەوەی کە نابێ هەڵا بکە مناڵ هەڵاکە تووشی کێشە ئەبێ تووشی گرفت دەبێ تووشی بەرکەوتن دەبێ. بەڵام ئێمە چۆن بە شێوازێکی ئەرێنی ئەم گرفتە چارەسەرەکەین ئەمیان گرنگە بۆی کە مناڵ خۆی هەست بکە کە ئەم ڕفتاریان هەڵێ و ئەمەشیان درستە. زۆر باش کەواتە کاریگەری چیرۆک ڕنگدانەوەی هەیە لەسەر تەمەنی هەرزەکاریش، ینی بۆ نمونە تۆگە لە منداڵیا فێرت کردبوو لە ژیانە چی پێویستە بە باشی بیکەی چی شتە خراپە نەیکەی پێگومانم ڕنگدانەوەی بێ لەسەر تەمەنی بابەتیچکەیە مامۆستا پێم خۆشە ئاماژەی پێم کە زۆر جار ئەم بابەتی مناڵ و پەروەردەی مناڵ و ئەدەبی مناڵە زۆر گشتگیرە پەیوەندی بە یەک تەنیا لایەنەوە نییە ئەبێ هەموو لایەنەکان هەوڵی بۆ بن، ینی لە ڕووی خێزانەوە ئەبێ پەروەردەیەکی باشکرێت، لە ڕووی پەروەردەوە ئەبێ بە باشی پەروەردەکرێت و فێریش بکرێت، لە ڕووی ئاستی نووسینەکانەوە ینی ئێمە زۆر جارەگەڕینەوە بۆ کۆمەڵە چیرۆکی جیاواز لە ناو ڕۆژنامەکانە، ینی لە ناو کۆمەڵێک گۆڤاری تایبەتە ئەم بوونی ئەم چیرۆک و دەستی قەڵەمی ئەم نووسەرانە کە لە بواری مناڵانە نووسن تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە ئێمە مناڵ بە ئاڕاستەیەشی کەیان بەرین، ئێمە خێزان زیاتر هۆشیارکەینەوە. ئێستا ئەو چیرۆکەی بەڕێزی باسە کرد ئەگەر دایک و باوکی بۆ مناڵێکی باسکە هەلە خۆ هەستێکی خۆش دەبێت بۆی کە تۆ ئازێتی پشیلێک نێگە لە حوشەکەتان بینێ ئەمە ئینترەستێکی مرۆڤانێ باشە تا چەند گرنگە ئێمە قەڵەمی نووسینی مناڵانەمان زیاد بکەین، ڕۆژنامەکان زیاتر گرنگی بن، میدیاکان زیاتر گرنگی بن و ئەو بابەتانەشی پەیوەستە بە مناڵەوە زیاتر بیخەینە ڕوو ڕۆمانە چیرۆکە بابەتی پەروەردەییە ئەدەبیە ئەم نووسراوانە هەبێت و بەردەوام خێزان کاری لەسەرکە ئالەمەش دوورەکەوێتەوە مناڵ ڕاستە تا چەند کاریگەری پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی کاک سەرکۆ لەبەرەوەی کە نووسەرانی بواری مناڵان گرفتەکە لێرەیە ئەوەیە زۆر جا شتەکان تەقلید دەکەنەوە بۆ نمونە ناکرێت نووسەرێک بێت لەبەرەوەی کە یەکی شەش ڕۆژی مناڵانە ئەم نووسەرە دەشی عەر بنووسێت و هەمان ئەو شانە بێت دووبارەی بکاتەوە بۆ نمونە ڕۆژی یەکی شەشە جەژنی مناڵانە ئەم شانە کاریگەری ئەوە ڕاستە زانیێرێک ئەبەخشێ بە مناڵ بەڵام ناتوانێت کاریگەریکی ئەو تۆ بەخشێ بۆی ئەوەی کە گرنگە ئەوەی جەناب ئاماژەت پێدا لە ناو دەقی چیرۆکەکانە ئێمە بتوانین
زیاتر کار لەسەر معریفە بکەین کار لەسەر ئەوە نەکەین کە زانیاری مجرد بگەێنین ئەم جۆرە چیرۆکانی کە دەتوانێت ڕۆڵی پەروەردەش ببینێ بێگومان ئێمە حەزەکەم ئاماژە بۆ خاڵە بم ئەدەب پەروەردە نییە چکە پەروەردە ئاراستێکی ڕاستەخۆی بەڵام ئەدەب کاریگەری هەیە لەسەر ئاراستێکی ئەرێنی پەروەردەی بۆ نمونە ئێستا بابەتێک هەیە لەناو قوتابخانەکانە کارەمێ کۆمەڵایەتی و بەها ڕەفتاریەکان ئەمە بەداخەوە ئێستا چۆتە بواری ئەوەی کە تاقیکردنەوەی تایە و خوێندکاران ناچارن جارێکتر لەبەری بکەنەوە تاقیکردنەوەی تیابن بەڵام خودی ئەم کارامەیانە ئەگەر نووسەرێک بێت لە پۆلی یەکەوە ئەم کتێبە وەربگرێت تاوە بە پۆلی نۆ لە هەر بابەتێکە چەند کارامەی تایە چەند بەهای تایە چەند ڕەفتاری تایە ئەمانە بکرێن بە چیرۆک ئەم چیرۆکانە هەر لە ناو چیرۆکێکە و بەهایەک و ڕەفتارێک و یاخود بابەتێکی ڕاستەکاری کارلێکاری بە مناڵ ببەخشێ ئێمە کتێبخانەکانمان پڕێ لەو سەرچاوانەی کە دەکرێت سەرچاوی پڕ زانیاری گونجاو بن بۆی کە مناڵەکانمان بتوانن بەها ڕەفتارەکانی لێەوە فێر ببن بەڵام کاتێک کە ئێمە بابەتەکان دووبارە بکەینەوەتە تەنها تەقلیدی بێ تەنها گەیاندنی ئاراستێکی ڕاستەوخۆ بێ بەڕاستی چەند بەرهەمەکان زۆر بن ئێمە ناتوانین سوودیان لێ ببینین کە ئێستا هەوڵێک هەیە لە ناو نووسەرانە کە ئاراستەی نووسینەکان بگۆڕن بەڵام بە شێوازێکی گشتی سیر بکەین بەڕاستی تەنها شێوازێکی تەقلیدی نووسینە واتە تەنها ڕاستێکە کە من ئەمێ بە مناڵەکەی بگەێنم وی خاڵی تریش هەیە بەڕاستی قسەی لەسەر بکەین بە شێوازێکی ڕاشکاوانە ئەویش ئەوەیە کە هەمیشە نووسەران ئەیانەوێ تەنها پۆزەتیڤەکان پیشان بن بۆ نمونە مناڵێکی زیرەکە لە پۆلیە مناڵێکی یەکەمە ئەم مناڵەت دەرئەچێ بەڵام مناڵێکی ترەیە کە توانای ئەوەی نییە لە بابەتە زانستیەکان یەکەم بێ بەڵام چەندین بەهرەی هەیە هونەرە بەڵێ لە بواری هونەرە لە بواری وەرزشە لە بوارەکانی ترە بۆیە ئەمە خاڵێکی نەرێنیە کە ئێمە لە چیرۆکەکانمە لە شیعرەکانمانە بەتابێت چکە شیعر لەبەرەکرێ هەمیشە لە ناو قوتابخانەکانە ئەو بە مناڵ لەبەر بکرێ مناڵێکی یەکەمە مناڵێکی زیرەکە مناڵێکە ئەمەی هێناوە منە ئەمانش ئەبێ لە ناو دەقە ئەدەبیەکانە کەم بکرێنەوە وای لێ بکرێت کە هەموو مناڵێک خۆی لە ناو دەقێکی ئەدەبیا ببینێتەوە ئێمە هەتا لەو بابەتانە هەندێک بابەتمان تەرخان کردو بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە چۆن نەتوانین مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بهێنێ ناو شانۆگەریەکەوە نا ئۆپەرێتێکەوە لە چیرۆکێکە خۆی ببینێتەوە بەبی ئەوەی هەست بە کەمی بکە چونکە بەڕاستی هیچ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت ئەوە نییە کە ئێمە نەتوانین بەکاری بهێنین لە دەقێکدا ئەویش چەندین بەهرە و توانستی هەیە کە ئێمە ئەگەر بێت و دەستی نەبێت لایانی عقلی بەکار بێنێ ئەگەر چاوێکی نەبێت لە لایانی تر بەکار بێنێ ئێمە ئەتوانین بە چەندین جۆر ئەم مناڵانە بەکار بهێنین بە شێوازێک کە هەست بە بوونی خۆیان بکەن و هەست بە سەرکەوتنی خۆیان بکەن کەواتە ئەدەب ئەوێ ئەدەبێکی گشتگیر بێ بۆی بتوانین پەیامێکی گشتگیر بە مناڵانیش بگەێنین مامۆستا مەحموود تا چەند گرنگە لە نووسینە داهێنان هەبێت ئێستا بەڕێزت باست کرد هەر سەرەتای قسەکانت وتت بۆ نمونە ئەبێ بۆ ئەم جیلە بنووسرێت کە ئێستا ئەژی تازە لەدایک بووە و ئەو کتێبی کە نووسرێت بۆ نمونە کتێبێت تاکو 14 ساڵێکی تر تقریبا 15 ساڵێکی تر ئەو منداڵەکە خوێندیەوە چێژی لێ وەرگێت چون پێداویستی خوێنەری مناڵی ئێستا لەگەڵ بۆ نمونە تەمەنی ئێمە پێما بەزەوی بۆ ئاسمان جیاوازی پەیا کردوتیایە تا چەند گرنگە نووسەرانی ئێمە بە قەڵەمێکی داهێنەرانە بنووسن بۆ نمونە ئەم داهێنانە لە وشەیە بێت لە گەیاندنی پەیامە بێت بۆ نمونە گەلی ئێمە هەر ئەسڵ لە کتێبەکە کە من سەیرم کرد ئێوە بابەتی جینۆسایدتان ویستووە لە ئەدەبیەتا بیهێنن تێکەڵیکەن بابەتی نەتەوایەتیەکان هەموو ئەمانە بەڵام ئەزانین ئەو پەیامە ئەو مناڵێک کە ئێستا تازە لەدایک بووە ئەبێ زۆر بە شێوازێکی جیاواز پێی بگەێنێت ئەمە ئەم داهێنانە چۆن ئەسڵەن ئاوێتەی قەڵەمی نووسەری ئێمە بکرێت لە ئێستاە زۆر گرنگە بەڕاستی نووسەرانمان لە بواری ئەدەبی مناڵانە ئیتر ئەو جۆرە بربەستە لە بەردەم خۆیانە بشکێنن کە مناڵ ناتوانێت کۆمەڵێشت وەربگرێ مناڵ دەبێت هەموو ژیان چیتیایە ئەبێ هەمووی لەناو ئەدەبە بەکار بێت ئێمە ناتوانین مناڵێکی ڕەمزی دروست بکەین ئەم مناڵە با بڵێن نەترسێت مناڵێک بێت کە ئەبێت لەناو چیرۆکەکانە جینۆساید هەبێ بابەتەکانی جینۆساید باز بکرێت چونکە ئەدەبی مناڵ ئێستا لە دنیاە با بڵێن ئەم بابەتانە کراون بە چیرۆک بۆ نمونە ئەو بابەتە جینۆسایدەنێکی لە دنیاە هەن هەندێک لەو ڕۆمانانە کراون بە فلیمیش بەڕاستی وەکو کوڕی بیجامە خەتخەتەکە کە چیرۆکێکە باسی نازیەکانی ئەڵمانێک دەکات بەڵام لەگەڵ ئەوەدا کە مناڵێک کە خۆی ئەڵمانیشە هاوسۆزی لەگەڵ لایەنێکی ترا دروست دەبێت یعنی ئێمە چۆن بتوانین
ئەم بابەتانە بەڵام بەلایەنە نەرینەکەی نا بەو لایەنەی کە ئێمە لایەنێکی مرۆڤ دۆستی لێرە دروستکەین لە جیاتیەوەی ڕقێک لای ئەم مناڵە دروستکەین کە باسی بۆ نمونە باسی کیمەبارانی هەڵەبجەکەین باسی ئەنفالەکەین بین مرۆڤ دۆستیکی لا دروستکەین ئەم تاوانە دووبارە نەبێتەوە ئەگەر ئێمە بێت و بۆ نمونە ئەو دەقانە بە جۆرێدا بڕێژینەوە کە مناڵێکی کورجارێکی تر ڕق ئەستور بێ تۆڵە بکاتەوە وەکو ئەو نمونەی کە بەڕێستان لە پێشەکی ئەم بەرنامەیە باستان کرد ئەو مرۆڤ دۆستی کێسە لە هەڵەبجەیە هەبوو ئەو هاوسۆزی کە لە بین شارەکانە دروست دەبێت ئەم لایەنە جوانە بکرێت بە چیرۆکێکی مناڵان پەیامێکی زۆر ئەرێنی ئەگەێنێ ئەم مناڵە تی ئەگە ئەمە تاوان بۆ کراوە بەڵام ئەم تاوانە مرۆڤێکی ئێستا بەرامبەری بەرپرس نییە من ناکرێ بەڕاستی خۆم و نەوەکانی دوای خۆم هەمیشە ڕقێکی توندم لە دڵە هەبێ بەرامبەر بۆ کەسی تاوانەکەی بەرامبەرا کردوم هەمیشە ئەمە تیکرار بێتەوە کەواتە ئەم بابەتانە کە باسی کۆمەڵ کوژگەکە باسی تاوان ئەکا باسی شەڕ و جەنگەکان دەکا دەکرێت لە ناو ئەمانەیە ئێمە بیرکردنەوەی مناڵەکە بەرەوە ئەو ئاڕاستەیە بەرین لە ناو گەورەترین جینۆسایدە مرۆڤ دۆستیشەیە لە ناو گەورەترین جەنگە دەکرێت پەیامێکی ئاشتی هەبێ لە ناو گەورەترین ناخۆشیە من لە ماوەیە بابەتێکم لە گۆڤارێکان نووسی دەربارەی خۆی ڕۆمانێکە کراوە بە فیلمیش کتێب دز لێرە مناڵێکە کچێکە ئەم کچە بێگومان لە ناو ژیانێکی زۆر مەئساویە یەک کتێب لە ڕێی کتێب خوێندنەوەەوە ئەو هەستەیە ڕقەی کە لە ناو کۆمەڵگاکەی هەبوو پێچەوانە ئەکاتەوە لایەنێکی مرۆڤ دۆستی بەکاردەهێنێ کەواتە ئێمە ئەتوانین سوود لەم ئەزمونانەی دنیا وەربگرین لە نووسینی فلیمە لە بینینە لە چیرۆکە لە دراما و ئۆپەرێتەکانە بەڵام بە لایەنێکە لایەنی ئەرێنێکی تیاگرنگی پێبین زیاتر بابەتێکی تیا لەم کتێبەیە سەرنجی منی زۆر ڕاکێشا کە ئێستاش هەمومان کۆمەڵگا بە گشتی لە ئێستەیە بەدەست تەکنۆلۆژیاوە زۆرە ناڵێنین ڕاستە چەنە سوودی هەیە بۆ ژیانی ڕۆژانەمان کۆمەڵی زیانی هەیە بۆ منداڵەکانمان بۆی کڕێنمەوە بۆ مناڵەکانمان چکە وای لێ هاتۆ مناڵ بەبێت مۆبایلەکەی دایکی نانیش ناخوا ئەنجامە وای لێ هاتۆ ئێوە بابەتێکتان لەسەر نووسیوە ئەدەبی مناڵ لە شۆڕشی تەکنەلۆژیا و سەردەمی بێسەروبەریدا بۆچی ئەم سەردەمە بێسەروبەریە بۆ مناڵ لە ڕووی ئەدەبەوە بۆچی ڕاستیەکەی ئەوە توێژینەوەیەکی دکتۆرە سائیرەیە کە بەڕێزیان لە چەند ڕوویەکە پسپۆڕیان هەیە کە لە ئەو بەعەرەبی نووسیبی من وەرگێڕانم بۆ کردوێت بەشێک لە توێژینەوەکەیەتی بابەتێکی زۆر گرنگ بوو بەلامەوە گرنگ بوو کە وەرگێڕانی بۆ بکرێ و لە گۆڤاری نوێبوونەوەی بڵاو کرایەوە ئەم توێژینەوەی کار لەسەرەوەگا لەم بابەتی لەم بێسەروبەری تەکنەلۆژیایە چۆن ئێمە توانین ڕێخستێک بۆ تەکنەلۆژیا دروستکەین هیچ بابەتێک هیچ تەکنەلۆژیای هیچ نوێگەریەکی دنیا نییە کە لە 100% نەرێنی بێ لە 100% ئەرێنی بێ ئەوە بیرکردنەوەکانی ئێمە و شێوازی بەکارهێنانەکانە ئێمە چۆن ئەتوانین ئەم ئاڕاستە بخەینە سەر ئاڕاستێکی ئەرێنی بۆیە زۆر گرنگە ئەم تەکنۆلۆژیا گرنگێکی لە بەردەسا هەیە مادام لەخوا بەزیا بێن خێزانێک دەتوانێت ئەم ئامێرانە بخاتە بەردەست مناڵەکەی باشە ئامێرەکەت بۆ دابین کردووە مەسروفەکەت کردووە کاتەکەی پێ ئەبەخشی ئەی بۆ نی لەناو ئەم جۆرە تەکنۆلۆژیە تو ئاڕاستێکی ئەرێنی دروست نەکەی کە چەندین ماڵپەڕی گرنگ هەیە بە داهێنانی مناڵ بە بەهرەکانی مناڵ بە خوێندنەوەی چیرۆک بۆ مناڵ بە فێرکردنی و شەو دەربڕین بە پرسیار دروستکردن لە ناو چیرۆکەکان واتە لایەنێکی کارلێکاری گرنگ هەیە کە ئەکرێت تەکنۆلۆژیا بەکار بهێنرێ بۆیە لەم دنیای بێسەروبەرێدا ئێمە دەکرێت دنیایەکی ڕێخستنمان هەبێ بەڵام ئەمانە بەڕاستی پێویستیان بە هۆشیاریکی گرنگ هەیە پێویستیان بە دەستگاکانی ڕاگەیاندن هەیە پێویستیان بە کۆمەڵێ ناوەند هەیە ناوەندی تایبەت بە ئەدەبی مناڵ کە ئێستا لە دنیاە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەردەنە ساڵانە پێشبڕگێکی گەورە ئەکرێ بۆ چیرۆکی مناڵان کە خەڵاتی باشی تایە و هەڵسەنگاندنەکان لەسەر بنەڕەتێکی زۆن زانستی ئەکادیمیە دەکرێت ئێمە ناوەندێکمان هەبێ بۆ ساڵانە باشترین نووسەری ئەدەبی مناڵان خەڵات بکە باشترین چیرۆکی لەناو ئەدەبی مناڵانە خەڵات بکە بۆ ئەوی کێبڕکیەک دروست بێ ئێمە چۆن بتوانین ئەم بەرهەمانە وارێ بکەین ستانداردێکی زانستیانە وەربگرێ و تەکنۆلۆژیاش بەشێکە لەو پێشکەوتنە زانستی کە نووسەران لەمە دووە بیر لەوە بکەنەوە چۆن ئەم تەکنۆلۆژیا بەکاربێنە بۆ گەیاندنی پەیامەکانیان مامۆستا مەحموود وەکو دووە پرسیاری من بەڕێزت زۆر تیشکت خستە سەر ئەوەی کە قەڵەمی نووسەرانی ئەمە لە بواری ئەدەبی منداڵان لەمە بەدووە ئەبێ بۆ نمونە چ گۆڕانکاریگەلێکی بەسەرابێت بۆەوەی کە لەگەڵ سەردەم و مناڵ و ڕۆڵەی سەردەمیشە بگونجێ بەڵام لە بیریشمان نەچێت بەشێک لە ئەدەبیات و ئەدەبیاتی وەرگێڕانە لە بواری مناڵانیش بەڕێزت پێمان بڵێ هەر لە کتێبەکەشە باست لێ کردووە
ئەمە چۆن ئەبێ بێت ئایا بۆ نمونە هەرچێک نووسرا لەو پەڕێ دنیا لە کەلتورێکی تایبەت بخۆیانە ئەو نووسرە هاتووە ئەو کتێبەی بۆ مناڵان نووسیە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین ئاماژەمان بە کۆمەڵێک بابەتدا و بڕاستی چەند بابەتێکمان لەسەر ئەوانە نووسیوە ئێمە چۆن هەوڵ بین کاری وەرگێڕان بکەین و چۆن هەوڵ بین کە با بڵین کەلتورەکان بگونجێنی لەگەڵێکە ئێمە دوو خاڵمان هەیە لێرە یەکەم باشتر وایە کە ئێمە ئەو ئەدەبە هەڵبژێرین کە لە کەلتوری ئێمە و نزیکەواتە جۆرێک لە لێکەوتەی کۆمەڵایەتی و ڕەفتاری و بابەتی لێ دروست نابێتەوە دووهەمیش ئێمە خاڵێکی ترکە ئەکرێت لە هەندێک قۆناغی ئەدەبی مناڵانە هەندێک کەلتور بەکاربێنین بۆ ئاشناکردنی مناڵی ئێمە بە کەلتورەکانی ترە واتە وەرگێڕان بابەتێکی زۆر گرنگە یەکەم ئێمە دەمانگەێنێ بە کەلتورێکی تر بە بیرکردنەوەیکی تر بە نووسەرێکی ترکە لە دنیایەکی ترا ژیاوە لە واقعێکی ترا ژیاوە ئاوێتەکردنی ئەم بەرهەمانە بەیەکەوە بەڵام گونجاندنیان بە شێوازێکە زیان بە کەلتور و بیرکردنەوەی تاکی ئێمە نەگەیەنێ بەڵام یەک خاڵ هەیە لە بابەتی وەرگێڕانە بەداخەوە هەتاوکو ئێستاکە ئێمە ئەو بابەتانەی کە وەرگێڕاون بابەتی يعني بە شێوەیەکی زۆری نەباسیەکەین هەندێکی تایە سەرچاوەیەکی با بڵین وەرگیراوی ڕاستەقینەی نیەوە مافی خاوەندارێتی نەپارێزراوە یعنی وەرگیراوە بابەتەکە وەرگێڕاوە کە سەرچاو بنەڕێتەکەی خۆی ئاگای لێنی ئەمە خاڵێکە هیوادارم لەمە دوو ئەو بابەتانەی کە وەردەگێڕێن بە شێوازێک بن کە مافی خاوەندارێتی هەبێ بۆ ئەوی کە لە ڕووی یاساییشەوە ئەو هەموو بابەتە وەرگێڕاونە نەکەونە حاڵەتێکەوە کە بابەتەکە خۆڕستکانە بێ خاڵێکی تر ئەوەیە کە هەندێک لە وەرگێڕانانە بە شێوازێکی شارەزایانە نەکراون بۆ نمونە هەمان ئەو دەقانە بەکار هاتوونەتەوە کە لە ناو دەقە بنەڕەتیەکەی هەیە کە لە بابەتی وەرگێڕانە تا ڕادەیەک ڕێگە پێدراوەکە جۆرێک لە گونجاندن دروست بکرێ لە نێوان ئەو کەلتورە ئەو زمانە یاخود هەندێک کات ئەو بۆ نۆن پندێکە ئامۆژگاریەکە لە نەتەوەیکی ترا بە جۆرێ بەکاردێ لە نەتەوەی ئەمە بە جۆرێکی تر بەکاردێ دەکرێت بیگونجێنی بۆ شێوازی کە کورداندنێکی بۆ بکەیت لەگەڵ کەلتوری ئێمەیە بگونجێ ئەم بابەتانە بەڕاستی شارەزایی ئەبێت پێویستە گرنگی پێ بدرێت لە وەرگێڕانەکانە ئێمە دەستخۆشی لەکەین مامۆستا سپاس بۆ تۆ دەستت خۆش بێ بۆ ئەم کتێبە بە هیوایەوەی ئەم کتێبە لە لایەنە پەروەردەیەکانە لە ناوەندە ئەکادمیەکانە کاری لەسەر بکرێەوە ئەو کەسانەشی کە پەروەردەکارن یاخود دەیانوێت بزانن باشتر و باشترین ڕێگا چێ بووی کە ئەدەب لای مناڵ بە شێوازێکی باش کاری لەسەر بکرێ خوێنەری ئەم کتێبە من دووبارە سپاس بۆ دەستخۆشیت